بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربي اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقه قولي. آمين. خۆشەویستان بەردەوامین لەسەر بابەتە سیاسیەکان لەسەر ئەو پنتە سیاسیانی کە بۆ ڕۆشنبیری گشتی ئێمە گرنگە و هەروەها بۆی کە سیاسەتی خراپ و سیاسەتی باشی پێلێک جا بکەینەوە لەگەڵ بەڕێز مامۆستا عالی باپیرە لە ئەڵقەی ژمارە 104. مامۆستا جارێککە بەخێر بێ. سپاس کاک پێوەنی بەش بەخێر بێن. مامۆستا کێشەیەک هەیە زۆر جار لە ناو هێزە سیاسیەکانەویش ئەوەیە کە هێزە سیاسەکان کە دروستە بن شوناسێک بخۆیان دروستەکەن ئەم شوناسە ڕاستە لە سەرەتای ئیجماعی لەسەرە، بەڵام ئەم شوناسە زۆر جار هەندێکیان پێیان وایە کۆنکرێتیە وەڵحاصڵ دوای ئەوەی کە هەلومەرجی تایبەت و زەمانێکی زۆر بەسەر باوا بڵێن بەسەر دروست بوون و واڕواوەتی ئەپەڕێ ئەوش خابیلی گۆڕان و واڕواها بە جۆرە لە جۆرەکان قابلی ئەوەیە کە دەستکاری بکرێ یاخود بە جۆرە لە جۆرەکان بگۆڕێ بۆی لەگەڵ هەلومەرج و بابەتە تازەکانە هەڵبکە کەچی ئەم باوا بڵێن ئەم شوناسە ئەبێ بەو شتەی کە جارشکا گەڕێنەوە بەوەی کە تەقدیسەکرێ و زۆر جارەگەر قسە لەسەر گۆڕانکاریەکانی بکرێ ئیجماع تێگەدا واروەها بە جۆرە لە جۆرەکان ناتەبایی دروستەکە باشە هیچ شوناسێک بە دیاریکراوی قابلی ئەوە هەیە کە لە تا ساتەوەختی لەدایکبوونیەوە هەتا ساتەوەختی مەرجی هەروەکو خۆی بمێنێتەوە بۆ کۆنکرێت و وەروەها بەو شێوازەی کە هەیە یاخود شوناسەکانیش ینی دەگۆڕێن ینی چۆن ئینسانەکان قەنەعەتیان نەگۆڕێ چوزانم چۆن ژیانیان نەگۆڕێ هەلومەرجیان نەگۆڕێ ئەوانش قابلی ئەوەم کە بگۆڕن مادام دەستکردی ئینسانن. الحمد لله رب العالمين وصلوات الله وسلام وبركاته على حبيبنا وشفيعنا وقائدنا مقتدانا محمد وآله أجمعين من الصحب والأزواج والقرابة والتابعين لهم بإحسان إلى يوم الدين. كاك بيون بقشتي ژیان ئینسان دابش دەبێ بۆ دوو تەوەر تەوەرێک بریتێ لە شتە نەگۆڕاوەکان و تەوەرێکی بریتێ لە شتە گۆڕاوەکان. هەمیشە لە ژیانی بەشەردا شتی نەگۆڕاویش هەیە شتی گۆڕاویش هەیە. لێرەدا زێدەڕۆیی و بەزایەدان زۆر جار دەبێت واتە ئیفرات و تەفریط. ئیفرات دەبێت کە کەسێک پێی وا بێت دەبێت لە ژیانی بەشەردا هەموو شتێک بگۆڕێ، هیچ شتێک هەڵاوێردراو نەبێ لە وەکە بگۆڕێ. ئەوە جۆرێکە لە زێدەڕۆییکردن. کەم تەرخەمی و بەزایەدانیش هەیە تەفریط ئەوی ژەوەی کە پێوای هیچ شتێک نابێ بگۆڕێ هەموو شتێک لە شوێنی خۆی بێ وەکو جانابن ئاماژەت پێدا. بەڵام من لە کتێبی تەوژمی ئیسلامی و عەلمانی و خاڵەها و بەش و جیاوازەکانی لەوێ دەباسم کردووە لە وەڵامی پرسیارێکدا کە چۆن ژیانێکی گۆڕا و ئاینێکی وەستا و لە فریایی دەکەوێت کە باسم کردو لە ڕاستیدا نە ژیان هەمووی گۆڕاوە نە ئاینیش هەمووی وەستاوە. ئاین مەبەستمان پێی ئیسلامە، نە ئاین هەمووی وەستاوە نە ژیانیش هەمووی گۆڕاوە. تۆ تەماشا بکە ینی هەموو مرۆڤێک ئەگەر لە خۆی ورد بێتەوە دەزانێت کە هەندێشتی هەیە نەگۆڕاوە. سا جەنابەت پەیوەند عومەر بەو شێوە کە تۆ خۆت دەناسی لەوەتی هەی هەر خۆت دەناسی تۆ پەیوەند عومەری بە کۆمەڵێک تایبەتمەندی و کۆمەڵێک پێک هاتەی خۆتەوە وەکو قەد و قیافە و وەکو لایەنی ڕوحی و لایەنی سلوکی و مێژوویەک و ئەوانە. بەڵام ئەوە لایەن نەگۆڕاوەکەتە کە هەست پێ دەکەی ینی بەردەوامی هەیە. بەڵام هەستیش دەکەی کە هەر تۆ هەر ئەوەنی کە تەنیان لایەنە نەگۆڕاوەکەت بی هەندێک هەستی دەکەی هێندێشت دەگۆڕێ بۆیە نەدەستی بۆ وڵاتێک جۆرە پۆشاکێکیان لەبەردایە تۆش دەتەوێت لەوان ژیانەی پۆشاکی ئەوان لەبەر دەکەی. هەروەها ئەتۆ لە ماڵی خۆت جۆرێک خواردن دەخۆی بەڵام دەستی بۆ شوێنی ئەو خواردنەی لێ نییە بە وردەوردە لەگەڵ ئەواندا عادەت دەگری خۆراکی ئەوان دەخۆی کە من زۆر بە وڵاتاندا گەڕاوم ینی بەناساری ئەوە دەکەی. هەموو ئەوەی لە چوارچێوەی شەریعەتدا بێ. بەڵام ئەوە لایەنە نەگۆڕاوەکەتە کە هەست پێ دەکەی.
هەروەها شێوەی بڵێن ئامرازەکانی کە بەکاریان دێنی لێرە زۆرێک ئامراز بەکاردێنی لەوێ شێوەیەکی دیکە بەکاردێنن کەواتە ژیانی بەشەر دابەش دەبێت بۆ دوانە هەندێک شت ناگۆڕێن ئستا مرۆڤ ڕوحەکەی ناگۆڕێ و هەموو ئەو شتانە پەیوەندیان بە ڕوحەوە هەیە ناگۆڕێن یا لە ئیسلامیشدا بوون ناسی ناگۆڕێ ئەو بوون چۆنە هەر بۆ خۆیەتی بۆ وێنە خوایە سوبحانەوە تەعالا بە ناوە چاکەکانی سیفەتە هەرە پەسەندەکانی کار و کردەوەکانی خوای پەروەردگار ناگۆڕێ هەموو ئەو شتانەی پەیوەندیان بەخواوە هەیە ئەگە بوون ناسیە ئیمان و عەقیدەیە پەرستشەکانە ناگۆڕن هەروەها لە مرۆڤ لە جەوهەریدا بۆ وێنە سیفەتە پەسەندەکان ڕازگۆیی ئەمانەت ڕەحم و بەزەیی دادگەری ئەوانە ناگۆڕن هەر چاکن بەڵام پێچەوانەکانیان درۆ و خیانەت و ناپاکی و خراپە و دڵڕەقی خراپن هەر خراپن کەواتە دەبێت لەوە وریابین کە هەموو ئەو شتانەی پەیوەندیان هەیە بە بەشی گۆڕاو لە ژیانی مرۆڤ بە بەشی گۆڕاوە لە ژیانی مرۆڤ دەگۆڕێن هەموو ئەو شتانەی پەیوەندیان هەیە بە بەشی چەسپاوە لە مرۆڤداوە بە ژیانەوە ناگۆڕێن بۆیە ئەوەی کە گوتت مەسەلەی سیاست و حیزبێک کە دروست دەبێ و لایەنێکی سیاسی و کە فعلی سیاسی کە کار دەکا ئەمە هەر زۆر گۆڕانی بەسەردادێ ئەگەر تۆ تەماشای مەذهبە فیقیەکان بکەیت زۆر گۆڕانیە بەسەرداهاتوو بۆ وێنە گە تەماشای مەذهبی ئەبوو حەنیفە بکەین ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ ئیمامێکی گەورەی موسڵمانانە کە زاراوی ئەلئیمام الئاعظەم بۆ ئەو بەکارهێنراوە ئیمامی مەزنتر بەڵام ئەبوو حەنیفە ڕەحمەتی خوای لێبێ جاری وە شێوەیەک فتوای داوە دوایی محەممەدی کوڕی حەسەنی شەیبانی لەگەڵ ئەبوو یوسوفی کە هەردووچیان قوتابی بوون مناقەشەیان لەگەڵدا کردووە و مقتەنیع بووە بۆی کە نەی پێکاوە یەکسەر بۆ بەیانی فتواکەی گۆڕیوە و ئێستا باوە لە مەذهبی ئەبوو حەنیفەدا دەڵێن هەر ڕایەک ئەبوو یوسف و محەممەدی کوڕی حەسەن لەسەری بن لە هی ئەبوو حەنیفە بەتەنیا بەهێزترە یعنی فقهی مەذهبی ئەبوو حەنیفە فقهێکی مەدرەسی بووە فقهێکی جەماعی بووە مەبەستم وەیە کە مەذاهبی فقهی تەماشا دەکەی طروقی تەسەوف تەماشا دەکەی مەدارسی کەلامی تەماشا دەکەی هەموو ئەوانە لە چاخێک بۆ چاخێک لە کاتێک بۆ کاتێک ناویان گۆڕاوە شێوازی کارکردنیان گۆڕاوە ئامرازەکانیان گۆڕاون بەڵام جەوهەر و نێوەڕۆکیان کە بریتیە بۆ لە گەیاندنی پەیامی خوا بە خەڵک یا بریتیە بۆ لە ڕوونکردنەوەی لایەنی ئەگەر مەدارسی تەسەوف بێ لایەنی ڕوحی و ئیمانی بۆ خەڵک یا لایەنی حکم و یاسایی مەذاهب فقهی یا لایەنی فکر و عەقیدە و مەدارسی علمی کەلام جەوهەرەکەی وەک خۆی بووە بەڵام شێوازەکانی و ئامرازەکانی گۆڕاون بۆیە چاوچڕداگرتن لەسەر شێوازێک لە شێوازەکان یا لەسەر ناونیشانێک لە ناونیشانەکان کاتی خۆی کە ئێمە ناوی پاشگیری ئیسلامیمان لە کۆمەڵ کردەوە کردمان بە کۆمەڵی دادگەری خەڵکێکی خۆمان زۆر ناڕەحەت بوون بەڵام دوایی کە تەماشایان کرد نەخێر ئێمە نەمانویستوە نێوەڕۆکی کۆمەڵ و شێوەی بەڕێوەچوونی لە جەوهەریدا لە ناخیدا لە نێوڕۆژیدا بگۆڕین بەڵکو ویستومانە گۆڕانکاری بکەین بۆی کە بتوانین ینی خەڵک زیاتر بتوان لێمان نزیک بێتەوە یاخود بتوان زیاتر ئیستیعابی خەڵکەین کە ڕەنگە تا ئێستاش ئەم ئامانجە بەرجەستە نەبوو بێ بەڵام من پێما بەرجەستە دەبێ ئەوە وا دەشی بینن و یاخود بمانەوە هەندێک شت لە خۆمان دوورخەینەوە هەندێک گومانی خراپ و تۆمەت و یاخود دۆسی ئێمە لەگەڵ دۆسی خەڵکە تێکەڵ نەبێ بەهۆی ناوەکەوە کۆمەڵی ئامانجمان ڕەچاو کردبوون وەکو لەو نامیلکێدا کە بە ناوی کۆنگرەی چوارەمی کۆمەڵ و کۆنگری ڕۆژنامەوانی نامیلکەیەکمان لەو بارەوە نووسی لەوێدا باسمان کردووە بۆیە خەڵکی ئازاد و ئازا چۆن مرۆڤ دەبێت ئازاد بێ وابەستە و کۆی لە نەبێ دەست و پێی خۆی نەبەسێ دەبێت ئازاد بێ و دەبێت ئازاش بێ بوێر بێت خەڵکی ئازاد و ئازا هیچ کاتێک ئاو لەوە ناخۆنەوە کە فڵانشتە دەبێت بگۆڕدرێ مادام پەیوەندی هەیە بە ئامراز و شێواز و ڕێبازی کارەوە نەک بە جەوهەرەکەیەوە قەت ئاوی لێ ناخۆنەوە لە گۆڕانکاری و ئێمە لە کۆبوونەوەی دوا کۆبوونەوەی سەرکردایەتیدا و دوای کۆبوونەوەی ئەنجومەنی باڵا
کۆمەڵی شتمان کردووە لە داهاتوودا زیاتر دەردەکەوێت کە پێویستە ئێمە گۆڕانکاری بکەین و پێویستە هەر شتێک بەرەو پێشبردننی کارەکانمان پەچیان لەسەری بکەوێت پێویست بێ ئاوی لێ نەخۆینەوە و دەبێت بوێری ئەوەمان هەبێ و من زۆر جارە وێنەیەکم بۆ خەڵکی خۆمان هێناوەتەوە دەڵم جاری وە کەسێک عمرێک لە ماڵێکدایە هەموو عمرەکەی لە کۆڵانێکدایە لە گەڕەچێک لە شوێنێک وا بێەوە خۆی گرتووە پێی وە ئەگەر ماڵەکەی لەو شوێنە لەو خانۆ بچێتە دەرێ بچێتە گەڕەکەیش کە بچێتە کۆڵانێککە سزای بچێتە شارێکی دیکە وەرزان دنیا بەستە دەکاول دەبێت بێەوە خۆی گرتووە بەڵام دوایەوە کە ئەو خانوە دەگۆڕێ بە خانوێکی دیکە و لەو کۆڵان دەچێت بۆ کۆڵانێککە و لەو شارە دەچێت بۆ شاریشکە تەماشا دەکە فەڕەحنایی بۆ دێ یعنی مەرج نییە کە ژانی بەوێ نەبەسراوەتەوە بەڵام ئەو بۆ خۆی حاڵەتێکی ڕەتیبی وەرگرتووە حاڵەتێکی دۆگمایی وەرگرتو پێی وا کە لەوێ نەبێ ناژیە بەڵام ڕەنگە لە شوێنی کە ژیان خۆشتر بێ باشتر بێ کار و کەسابەتی باشتر بە هەڵسۆڕێ بۆیە هەموو ئەو شتانەی کە دەرهاوێشتەی فکری بەشەرن بە تایبەتی کاری سیاسی و ناونیشانی سیاسی و چالاشی سیاسی ئەوانە زۆر ڕەبتیان هەیە بە واقعەوە واقع دەگۆڕێ بەردەوام لە گۆڕاندایە بۆیە تۆش دەبێت بەردەوام ئامادەی ئەوە تەوێت چاویان پێدا بجێڕێ و ئەڵبەتە گۆڕانکاریش کاک پەیوەند نابێت لەبەر خودی گۆڕانکاری بێ بەڵکو دەبێ بۆ ئامانجێک بێ و دەبێت پێویستێک ئەوە پێویستکە بەڵام هەر کاتێک پێویستێک پێویستی کرد دەبێت ئامادەی خۆ بگۆڕی و کارەکانت بگۆڕی زۆر جار گوتومە خۆ ئێمە گانین هەتا دەمری لە کەڵێکی دابین ئێمە مرۆڤین و بەردنین هەتا قیامەتی هەر بەرد بین مرۆڤین و پێغەمبەری خاتەم صلى الله عليه وآله وسلم سەرمەشقی ئێمەیە هەر لە مەکە تەماشا بکە 3 ساڵ بە پەنهانی بانگەوازی کردووە الدعوة السرية دوای علنی کردووە دوای ئابڵوقی ئابرویان خستووەتە سەر مقاتعە دوایی گەڕاوە بە دوای پێگەیەکدا دوای ئەمجا کۆچی کردووە دوایەوە کە پەیمانی یەکەم دومی عەقەبەی وەرگرتووە لە خەڵکی یەثریب کۆچی کردو بۆ مەدینە ئیزنی هاوڵانی دا ئەوان کۆچ بکەن دوای خۆشی ئەو بەکریش خوالی ڕازی بێ کۆچیان کردووە لە مەدینەش بە چەند قۆناغێک مامەڵەی کردووە بە چەند هەر قۆناغە شێوازی خۆی بۆ ڕەچاو کردووە و لەگەڵ پێکاتەکاندا لەگەڵ ژوولەکەکان پێشەی میثاقی بەست مە دوای کە پەیمانیان شکاند هەر کەسە بە پێی خۆی مامەڵەی گەڵا کرد لەگەڵ منافقەکان مودارای کردووە لەگەڵ مشریکەکان بە زۆرێک مامەڵەی کردووە یعنی ئێمەش پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئێمە سەرمەشقە و پێویستە بە پێیەوە کە بارودۆخەکان دەگۆڕێن ئێمە شێوەی مامەڵەمان لەگەڵ بارودۆخە گۆڕاوەکاندا چایان پێدا جێڕینەوە بەڵێ مامۆستا زۆرێک لەوانەیە کە حیزبایەتیەکەن حیزبیان خۆشەوێ لەگەڵیان کارەکەن جاری وا عاشقی حیزبن بەڵام هەمیشە حیزب وەکو کۆتێکیش تەماشاکەن وەکو کۆت و پەیوەندێک ینی هەستەکەن لە ناو دۆخی هێزێکی سیاسی ئازاد نین هەمیشە چاوەڕێن ینی وەکو وایە کە دەسو پیان زنجیر کرابێ هەمیشە چاوەڕێن زنجیرەکەی دەستیان بپسێ یعنی حیزبایەتی یا سیاستکردن بەم شعورەوە کرێ کە تۆ هەستکەی لە ناو هێزێکی سیاسیە دیلی نەگەوەی کە بە ئازادیشکی ینی بەشێک لەو ئامانجەی کە هەتا بەشێک لەو ئایدایی کە هەتا بەشێک لەو خەونانی کە هاتە لە چوارچەوەی هێزێکی سیاسیە لە جێی ئەوەی ئەمە بێتە دی کەچی تۆ هەست بەوە بکە کە دیلیت و ڕۆژە لە ڕۆژان ئازاد ببی هەتا ینی تێڕوانینێک دروست بووە بۆ خەڵکی عام ئەو خەڵکانی کە لە دەرەوەی هێزی سیاسی ئەژین پیان وایە ئازادترن ینی زۆر جارەگەر تۆ بە جۆرە لە جۆرەکان دەرکەوی کە ئەوان بە دڵیانە پێ دەڵێن حیفە تۆ لە ناو هێزێکی سیاسیایی لە ناو حیزبای تۆ بۆ نایتە دەرەوە بەس بەچتی دۆخی ناو هێزی سیاسیە بێ بە بشێوەیە بێ کە هەم ئەوانەی لە ناوەوەن وا هەستکەن کە دیلن هەم ئەوانش کە لە دەرەوەن وا هەستکەن کەوان ئازادن ویتر زۆر گرنگن ینی زۆر مهمە ینی ژیانی ئەوان من پێما ئەو دوو ڕووی هەیە کاک پێوە بەڵێ ڕوویەکیان هەمیشە کاری پێکەوەی و هەرەوەزی زۆرێک لە قەید و بەند دەخاتە سەر هەڵس و کەوتی تاچی ینی ئینسان تا بە شێوەیەک مامەڵە دەکا کە تەنیا پەیوەندی بە خۆیەوە هەیە گومانی تێدانی ئازادترە دەستکراوەترە بەڵام ئەگەر ئەندامێک بێت لە نێو کۆمەڵێکدا لە نێو خەڵکێکدا لە نێو خێزانێکدا یعنی من دێتە یادم کاتی خۆی کە ماڵ و حاڵم نەبوو بە شێوەیەک ماوەڵەمە دەکرد کە تەنیا خۆم بەرپرس بووم بەڵام دوای کە ماڵ و حاڵت پەیدا دەبێ ماڵ و خێزانم منداڵت پەیدا دەبێ چاوت لەوانیش بێ و دەبێ وەکو چۆن ئاگاد لە مافەکانی خۆتە ئەگە لە مافەکانی ئەوانش بێ کەواتە ئەوە ئەندازەیەک لە مقەیەدیت
بەنداریت بۆ دروست دەکات و گومانی تێدانی هەروە کە لە نێو کۆمەڵێکدای ڕەچاوکردنی بەرژەوەندیەکانی ئەو کۆمەڵەوە ئامانجەکانی ئەوە وا دەکات تا ڕادێک لەم پەر و سنوورت بۆ دادەنێ بەڵام تۆ چاوپۆشی لەو سنوور لەم پەرانە دەکەی لە پێناو هێناندی بەرژەوەندیی گشتیدا کە بەتەنێ بۆت نایەتە دی ئەوە ڕوێکی قەزێکە بەڵام ڕوویکی دیکەی ئەمە ڕوویکی ئەرێنیە بە بۆچوونی من چونکە تۆ یاری کاری دەستە جەمعی و هەرەوەزی هەر پێویستی بۆ هەیە کە هەر کامێک لە تاکەکان ئەندازەیەک لە ئازادی خۆی بگرێتەوە ئەندازەیەک لە مافەکانی خۆی چاوپۆشی لێ بکە لە پێناو بەرژەوەندی گشتیدا لە پێناو ئەوەدا کە لەگەڵ ئەوانی کە پێکەوە بگونجێ یعنی ئەگەر تۆ تەماشا بکەی کەسێک گەر بەتەنێ بێت لە دەستایەک لە سۆڵایەک دەتوانێت بەکەی خۆی دەنگ هەڵێنێ جاگە قورئان دەخوێنێ گە سرودێک دەڵێ وانە بەڵام وەختە لەگەڵ کۆمەڵێک بێ بۆیان لە مزگەوتێک بێ لە نێو کۆڕێکدا بێ خۆ بەکەی خۆ ناتوان دەنگ هەڵێنێ دەبێت شتێکی سەیر کەواتەوە لە ئەندازێک لە ئازادی خۆی دەگرێتەوە لە پێناو ئەو شوێنەی کە لێتیە لە پێنەوە بەرژەوەندێکی گشتیدا بەڵام ئەو قەزیە لایەنیشی نەرێنیشی هەیە ئەوش ئەوەی کە بەداخەوە هەندێک لە حیزبەکانی ئەم هەرێمەی ئێمە نەک هەر ینی هەڵسو کەوتی خەڵکیان یا شێوەی بیرکردنەوەی خەڵکیان سنووردار کردووە بەڵکو من زۆریش پێم ناخۆشەکە ئەوە دەڵێم بەڵام بە چاوی کۆیلە تەماشای ئەندامەکانی خۆیان دەکەن وەکو ڕۆبۆتێکیان لێکردون من لە هەندێک لە نووسینەکانی خۆشمدا کە لە فەیسبووکیش بڵاوم کردنەوە و باسم کردووە یعنی زۆرم پێ ناخۆشەکە کەسێک ئینتیمای هەیە بۆ حیزبێکی سیاسی هەست دەکا لە بەرامبەر ئەو حیزبەدا و ئیرادەی ئەو حیزبەدا ئیرادەی خۆی لە دەست داوە عەقڵی خۆی دەبێت دابخا دەمی خۆی دەبێت بگرێ دەبێ خۆی وا لێ بکات کە ئەو حیزبە پێی خۆشە نەک خۆی پێی خۆشە و ڕەغبەتی هەیە و ئارەزوو دەکات و لە هەموو شتێکدا بەڕەهایی کە ئەوە بەڕاستی خەڵک بە کۆی لێکردنە و ئیرادەی خەڵک زەوتکردنە ئەگەر تەماشای سیرە و ژیانی پێغەمبەری خاتەم کەین صلی الله علیه وسلم هاوسەنگێکی زۆر وردی ڕاگرتووە لێرەدا تەماشا دەکەی لەلایەکەوە هاوڵانی فێر کردووە کە بۆ کاری هەرەوەزی و دەستە جەمعی بۆ کاری پێکەوەی هەمویان تەباو ڕێک بن چکەوانە بێکاری هەرەوەزی ئەنجام نادرێ بۆ لە جەنگی بەدردا پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ریزی کردن یەشێک لە هاوڵان سینگی هات بۆ پێش بە دارەکەی تێوەژەنی فەرمی بچووە دوایەوە ڕیزەکە ڕێک بێ کاری دەستە جەمعی بە ڕێکپێکی ئەنجام بدرێ بەڵام لەگەڵ ئەوەشدا نەیکردبوون بە کۆیلە نەیکردبوون بە ڕۆبۆت عەقڵی خۆیان داخەن الحەباب بن المنذر دوای کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە شوێنێک بارگەو بنەدەخا دەیەوێت لەوێ سوپایەکەی دابمەزرێنێ دەڵێ یا رسول الله صلی الله عليه وسلم أهذا منزل أنزلكه الله إياه أم هي الحرب والرأي والمكيدة أي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەمە منزڵگایەکە و شوێنێکە خوا فەرموویەتی لێرە بارگەو بنەبخەن یاخود ئەمە تاکتیکی جەنجیە و بار لێدیتنەوەی شەڕ و جەنگە ئەویش دەفەرمی بەل هي الحرب والرأي والمكيدة تاکتیکی جەنجیە پێم وە ئاوا باشە ئێرە چاک ئەویش بۆی ڕوون دەکات و دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئێرە گۆمەڵاییە ئەگە باران ببارێ هەموو لە قوڕ دەچەقین با بچینە سەرتەسەری زوورکەڵێنە ئەگە بارانیش بارە پێمان باشتر بە زەویەکەوە دەچەسپێ گۆلاوێکیش دروست دەکەین ئەو گۆلاوانی دیکە کوێر دەکەینەوە بۆی دوژمن کە هات لە خوار ئێمەوە بێ شوێنەکەیان پێدەست بێ و گۆمەڵایی بێ ئەگە باران بوو لە قوڕ بچەقن و ئاویشیان نەبێ کە بۆ ڕوون دەکاتەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەفەرمێ لەقەد ئەشەرتە بالرەئی ڕای ڕاستت گوت وەرن باوە بکەین تەماشا دەکەی لەلایەکەوە نایاڵێ کەس لە ڕیز تێپەڕێ ڕاستیان دەکا کاری دەستە جەمعی بە ڕێکپێکی ئەنجام دەدرێت بە پێکەوەی بەڵام لایەکی دیکەوە مافی ڕادەربڕینیان لێ زەوت ناکا و بەڵکو بە قسەشیان دەکا ئەوە هاوسەنگی ڕاگرتنە لە نێوان ئەوەدا کە پێویستە کاری پێکەوەی و کاری هەرەوەزی پێویستی بە ڕێک و پێچی هەیە پێویستی بە ئینسیژام هەیە بە تەبایی هەیە بەڵام تەبایی لەسەر حیسابی عەقڵی خۆداخستن و زمانی خۆگرتن لە حەق گوتن نا بەڵکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خۆی فەرموویەتی سيد الشهداء حمزة ورجل قام إلى إمام جائر فأمره ونهاه فقتله گەورەی شەهیدان حەمزەیە مامی پێغەمبەر صلی الله عليه وسلم خوا لێ ڕازی بێ و پیاوێک ڕاست دەبێتەوە لە حوکمڕانێکی ستەمکار
فەرمانی پێدەکا بە پەسەند ڕێگری لە دەکات ناپەسەند ئەویش دەیکوژێ ئەوە لە ئاستی حەمزەدایە چەند گەورەیە کەواتە لایەکەوە پێویستە حەق بگوترێەوە پێویستە دڵسۆزی بنوێندرێ و پێویستە مرۆڤ عەقڵی خۆی دانەخا عەقڵی خۆی بەکاربێنێ بەڵام کە پەک لەسەر ئەوە دەکەێت پێکەوە بن و جاری وا ئەو کەسە ڕایشی جیاوازیشی هەیە بە لای خۆی هەڵیگرێ مادام ئێستا پەک لەسەر دەرخستنی ئەو ڕایە نەکەوتووە با لای خۆی بیپارێزێ وەکو جاری وا هەبوو ئەبوبەکر عومەر خوالیان ڕازی بێ هەردوو وەزیرەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم عومەر ڕەیەکی بووە لەبارەی شتێکەوە ئەبوبەکر ڕای جیاواز بووە ئەبوبەکر کە حکومڕان بۆ ڕایەکەی خۆی جێبەجێ کردووە عومەر ڕایەکەی خۆی لای خۆی بووە دوایی کە نوێرەی حکومڕانی گەیشتووەتە عومەر ڕایەکەی خۆی جێبەجێ کردووە جاری واشە بۆ ڕایەکەی ئەبوبەکر پەشیمان بووتەوە بەڵام گرنگەوەیە ڕایەکەی خۆی لای خۆی هێشتوێتەوە گوتوویەتی بەڵام ئەبوبەکر خوای ڕازی بێ لە چوارچێ ئەوەدا کە مافی حکومڕانە کام ڕایەت تەبەنی دەکا مادام پێشەوانی دەقێکی شەرعی نەبێ ڕایەکەی خۆی جێبەجێ کردووە بەڵام ڕێشی لە عومەر نەگرتووە و ڕێشی لە غەیری عومەریش نەگرتووە ڕای خۆی بۆ بیر بۆشنی خۆی خاتەڕ مام سابە بچینەوە ناو خەڵک بەڕاستی ئێستا خەڵک وا تەسەورەکە کە خوددا خستوینە سەر هێڵی بەدبەختیەک واتە هاویشتونێ ناو دۆخێک کە دۆخی بەربەرێتی سیاسیە قەنەعەتیان وایە هەچی ئەیکەیت دۆخەکە ناگۆڕێ وەکو یەکێک لە گەنجەکان وتی کاکە هەچی ڕەنگە تاقیم کردەوە سەوز و سوور و زەرد و مۆر و نازان پیان ڕۆی وتی هەموویم تاقی کردەوە کچی هەر لە شوێنی خۆم یعنی قەنەعەتیان وایە هەچی بیکەیت ئەم دۆخە سیاسیە ناگۆڕێ و ئەم دۆخە سیاسە کارێکی کردووە کە ئینسان ناتوانێت بە شێوەیەک بژی کە مەسەلەن بۆن منە لانی کەم شکۆی ئینسانی تا پارێزراوە وەکو باسیشت کرد لە ڕابردووە لە ئەڵقەی ڕابردووە کە ڕۆژ بە ڕۆژ شت گرانە بێ ڕۆژ بە ڕۆژ مەسەلەن بۆن منە بە جۆرە لە جۆرەکە خەڵک ژیانی لێ شێوێ قسەکە لەسەرەوەی ئاڵێن ئێمە کەوتونە سەر هێڵێک تازە ئیتر هیچ چارەسەرێک نییە هەچی بیکە هەچی دەستی بۆ بەری ئەمەش بووە بە ناومێدی مامۆستا ئەم ناومێدیە جاری وایە ڕنگدانەوەی لە کاتی هەڵبژاردن و هەروەها لە کاتی ئەوەی کە هێزە سیاسەکان مەسەلەن چون بەرەو انتخابات و ئەوانە ڕنگدانەوەی زۆرترە بێ ئێستا ڕاستە خەڵک کەم دێتە سەر شەقام مۆزاهراکە چینی جیاواز بەڵام ناومێدێکی گەورە هەیە بێژ ناومێدێکی عامە کە پێیان وایە سیاست کارێکی کردووە دۆزەخێکی بۆ داخستون هەچی بیکەن تەجاوازی ناکەن ناتوانن بچنە دەرەوەی دۆزەخەکە بۆ چوونی تۆ جەنابەت وەڵام من دوێنێ شەو قسەم لەگەڵێکێک لەوانە کرد کە قسەی باشیان کردبوو لەو کۆبوونەوەی کە سەرۆکی حکوومەت لەگەڵی ئەنجامدا بوون دەستخۆشیم لێ کرد ئەویش گوتی مامۆستا هەندێک خەڵک دەڵێ کاکە ئەو قسانەی ئێوە هیچ سوودی نییە خۆتان ماندوو مەکەن خەڵکێکی شێ دیار دەستخۆشی دەکا و هەندێکیش ئاوا دەڵێن نیش پێم گوت فڵان کەس ئەوەی کە دەڵێ ئەو قسانە هیچ سوودی نییە خۆتان ماندوو مەکەن لێ حاڵی نەبووە چونکە جارێ تۆ کە حەق دەڵێی دڵسۆزانە حەق دەڵێی نەک لە گرێ و گۆڵی دەرونیەوە دڵسۆزانە بۆی ئەوەی کە تۆ ڕەخنی لێ دەگری چاک بێ لە ڕاستیدا تو یەکەم ئەرکێکی سەرشانی خۆت جێبەجێ دەکەی ئەرکێکی شەرعی نیشتیمانی و کۆمەڵگایی بەرامبەر بە ئەو حاڵەتە کە تۆ تیدەی یەکەم ئەرکی شەرع خۆت جێبەجێ دەکەی دوو هۆشداریەک بەو کەسە دەدەی کە تۆ ئەو دڵسۆزیە بۆ دەنوێنی سێ بەرچاوی خەڵک و جەماوەڕ ڕۆشن دەکەیەوە کە کاکە تۆ ئەو حەقتە چوار زەمینەش خۆش دەکەی بۆ گۆڕانکاری ئەی باشە خەڵک خۆوەحی بۆ نایە ئەی چۆن گۆڕانکاری دەکرێت هەر گۆڕانکاری وا دەکرێت دەبێت خەڵک هۆشیار بێتەوە بێدار بێتەوە ئاگادار بێ بۆیە کاک پەیوەند ئەوانەی کە دەڵێن ئێمە کەوتوینە دۆخێکەوە جارێ ئەوەی کە دەڵێ خوا ئێمەی خستۆتە دۆخێکەوە کە لێ دەرباز نابین ئەوە لە ڕاستیدا سنوورشکاندنە بەرامبەر بەخوا سوبحانە وتعالە یعنی تعبیرەکە بە زۆر ناسک کەمەوە گەرنا بە زۆرێکی کە دەمگوت ئەوە سنوورشکاندنە بەرامبەر بەخوا خوا سوبحانە وتعالە عەجەبا ئێمەی خستۆتە دۆخێکی مەینەتبارەوە کە خەڵکێکی وڵاتی ئێمە خەڵکێکی موسڵمان نشینە بەڵام لە شوێنانی دیکە لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵاتی دنیا خەڵکێکی خستۆتە دۆخێکی ناز و نیعمەت ناز و نیعمەتەوە خوات
ئایا لەگە خەڵکی نامسلمان ناتەبایە و لەگە خەڵکی مسلمان ناتەبای لەگەڵی نامسلمان تەبایە ناوان نییە ئەوە خۆمانی وامان کردووە خۆی پەروەردگار دەفەرمێ وما ئەصابەتکم من مصیبەة فبما کەسەبەت ئەیدیکم هەر بەڵایەکتان بەسەردێ کردەی دەستی خۆتانە بۆیە یەکەم ڕەخنەم لەوە هەیە کە وەڵا خوا ئێمەی خستۆتە دۆخەکەەوە نا خۆمان خستۆتە ئەو دۆخەوە بەڵام بە تاکید هەموو شتێ بە قەدەری خوایە بەڵام خۆمە دەتوانین قەدەرە باشەکان هەڵبژێرین جاری کەس باسمان کرد و دووبارەی دەکەینەوە ئەگەر دوو کەس کە نەخۆش دەبن یەکێکیان دەچێت بۆ لای پزیشک و خۆی چارەسەر دەکا و نەخۆشەکەی چاک دەبێت ئەوە بە قەدەری خوا شۆ بۆ لای پزیشک و بە قەدەری خوش پزیشکی چارەسەری بۆدان بە قەدەری خوش چاک بووە ئەوی دیکەش ناچێت بۆ لای پزیشکی خۆی چارەسەر ناکە و بە دەردەکەیەوە سەر دەنێتەوە یاخود نەخۆشەکەی خراپتر دەبێت ئەوی شەر بە قەدەری خوایە قەدەری خوا وەکو ئاسمان وایە هەرچی بیکەی هەر لەژێر سێبەری قەدەری خوادایە بەڵام خۆتی قەدەری باش هەڵدەبژێری یا قەدەری خراپ ئەوە یەک دوو ئەوەی کە پێی وایە ئێمە لەم دۆخە دەرباز نابین لە ڕاستیدا ئەوە پێچەوانەی ژمارەیەک لە ئاەتەکانی قورئان و ژمارەیەک لە فەرمایشتەکانی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خوای پەروەردگار دەفەرمێ وەقول اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون وستردون إلى عالم الغيب والشهادة فينبئكم بما كنتم تعملون خوا بە پێغەمبەری خاتم دەفەرمێ عەلەیهی السەڵات وەسەلام بڵێ کار بکەن خوا کردەوەکەتان دەبینێ پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و بڕوادارانیش و دەجێڕدرێنەوە بۆ لای زانای پەنهان و ئاشکرا و هەواڵتان پێدا بۆی کە دەتان کرد کەواتە ئێمە لەسەرمان پێویستە کار بکەین بجۆڵەین ئەوەی کە دەڵێ نەخێ دەبێت دەستەوە ئەژنۆ دابنیشین هیچ ناکرێ لە ڕاستیدا ئەو پێچەوانی ئەو ئاەتە و پێچەوانی چەندان ئاەتی دیکەیە هەروەها پێچەوانی ئەو فەرمایشتەی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام کە دەفەرمێ من قال هلك الناس يعني من قال هلك المسلمون فهو أهلكهم يا أهلكهم هردو تعبيرك هذا هر کەسێ بڵێ خەڵک فەوتا مسلمانان فەوتان ئەوە خۆی فەوتاندوونی یا خۆی فەوتاوترینیانە بۆ بەو قسانە کۆمەڵگا دەفەوتێ کە بڵێ هیچ ناکرێ کاکە دانیشن من لێرە شتێکم هاتەوە یاد ئیبن الئەثیر لە مێژوەکەی خۆی الکامل فی التاریخ کە باسی هاتنیتە تەر و مەغۆڵ دەکا دەجێڕێتەوە دەڵێ بۆم جێڕدراوەتەوە کە کابرایەک گێڕاوێتەوە ڕاویەکە لە خەڵکی بەغدایە دەڵێ کە تەتەر و مەغۆڵ دێن بەسەر بەغدادادەن دەڵێ ئێمە دە کەس بووین لە ژێرخانێکدا خۆمان پەنهان کردبوو کابرایەکی مەغۆڵی هات سەری بەسەردا گرتین تێوە لێرەن هیچی پێ نەبوو چەقوێک خەنجەرێک شمشی هیچی پێ نەبوو کی ڕاوەستن تا دەچم تورنجێکی دێنم چەقۆیەک شتێک دێنم سەر تام بڕم دەڵێ توان باش دەڵێ ویش ڕەفیقەکانم وتیان چاوەڕێ دەبینەوە قەدەری خوایە هاتووە و تا هەمومان سەر دەبڕێ بە ڕیز پێدادێ دەڵێ منیش گوتم جاکاکە بۆ سەبر بگرین خۆ ئەو یەک نەفەرە گەر هاتووە با شتێ بکەین کاکە خۆ بە قەدەری خوا دەتوانین خۆبانی پێدادەین سەلامە دەرباز بین تویان نەبا بەوە تەتەرەوە مەغۆڵ هیچ ناکرێ ئەوانە دڵ هەر چۆنێکی بێ یا دەڵێیەکێ یا دوانم قەناعەت پێهێنان کە هات دەست بکەینەوە وڵا دڵە کە هات کابرا خەری و فعلا شمشێرێک شتێکی هێنا بە ڕیز پێدا بێ وەکو مەڕ سەر مامڕێ دەڵەمەش دووسێ خۆمان تێکرد هەر بە چەقۆکەی خۆی بە شمشێرەکەی خۆی لێمان ستاند و سەرمان بڕی و هەمومان سەلامەت بووین کاچی خۆم ئەوەی کە دەڵێ خەڵک هیچ ناکرێ دەبێت دەستەوە ئەژنۆ دابنیشین هیچمان لە دەست نایە گۆڕانکاریمان بۆ ناکرێت بەو جۆرە بیرۆکانە خەڵک دەفەوتێ نەخێ چۆن گۆڕانکاری ناکرێت ئەم بارودۆخە خۆمان وامان ڕەخساندووە تۆ تەماشا بکە 30 ساڵە خەڵک بە دوای ئەم شێوە حکمڕانیەوەیە وانە خۆ بەڵێ 125 خەڵک بۆ من لەو کۆبنەوەدا باسم کرد 125 خەڵک بەشدار بوون 125کە بە تەزویر و بە هەموو شتێکەوە بە تەزویر کە ئەوانی تەزویریان بۆ دەکرێت نەخۆ خەڵکی تەزویری هەر لێ دەکرێت تەزویری بۆ ناکرێت بەڵام 175 خەڵک چی کردووە لەم بۆ دۆخە ناڕازیە و هیچیشی نەکردووە باشەوە خەڵکی ئێمە نابینێ ئێمە و غێری ئێمەش نابینێ ڕەخنەمان هەیە لە مواقعە بەگژی داچوینەوە باشمان داوە لە بەگژ داچوونەوەکەدا هاوار دەکەین کاکە وەرن لەگەڵماندا دەست بەکار بن ئەو 175 بۆ بێ هەڵبێستە ئەوە 125کە بڵێنەوە دەنگی داوە بە ئۆپۆزیسیۆنەوەی دەنگی داوە بەوانەی کە ئاوا حکومڕانی دەکەن ئەدێ 175 تۆ بەشەر نی مرۆڤ نی لەم وڵاتەدا ناژی بەرپرسیار نی
ئەگە فەرمایشتەکەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە دەفەرمێ ئەلا كلكم راع وكلكم مسؤول عن رعيته ئاگادار من هەر کامێکتان بەر چاودێرە بەرپرسیاریشە بەرامبەر بە چاودێری کراوەکانی خۆی کە خەڵک و کۆمەلگایەکەی ئەگەر بەم فەرمایشتە ڕەفتار بکرێت ئاوا دەبوو باشە 1975 کە دیارە لەم واقعی ئەساسی ناڕازیە بۆیە بایکۆت دەکەوە نیە لێ ناڕازی باش ێ باشە وەرە ئەوانەی کە دەیانێ بیگۆڕ لەگەڵواندا دەستبارگر و هاوکار بە ئەگە دەستبارگر و هاوکار نابی دەبی خۆ عافێتت بێ دەبی خۆ ئەو حکومڕانیەت قابیلە ئەتۆ شایستەی ئەو جۆرە حکومڕانیەی کە بە مەڕد بزانن لە بەشەرت بشۆرێنن بتکەن بە ڕۆبۆت دەعافێتت بێ ئەوە نێو تا خەڵکی دیکە دەڵێ وەرە بابی گۆڕین وەرە باشاکی کەین کاکە فەرمو وەرن کاکەوەمە لە هەموو بوارەکاندا ئێمە دەرمان خستووە کاکە لە بواری کاری خێرخوازی بەبێ فەرق ناکەین بە ئینتیمای حیزبی سیاسی لە بواری پەروەردەکردن و لە بواری فێرکردن لە بواری هەڵوێستنواندنی سیاسی لە پەرلەماندا و لە حکوومەتدا و لەوێ ئەوەی کە دەستمان ڕۆیشتووە دیکاکە تۆ ئێمەمانان و خەڵکێکی دیکەی وەکو ئێمەمانانیش دەبینی بۆ لەگەڵیاندا هاوکار نابی بۆیە ئەو جۆرە قسانە قسەی زۆر خراپن و سەرنجامیش دەڕژێنە ئاوێکن دەڕژێنە ئاشی دەسەڵاتەوە و ئەو واقعە سیاسیەوە کە شتێکی نەویسرا و خراپە مامۆسا لە کوردستانە ئەندام و لایەنگر و کادیری هێزە سیاسیەکان وا فێربوون ئەڵێن ئێمە کەم هێزە سیاسیەمان هەیە ئەم هێزە سیاسیەمان دروست کردووە ئەبێ بە زووترین کات بگاتە دەسەڵات ینی حەزی گەشتن بە دەسەڵاتی هێزە سیاسیەکان زۆرە لە ڕێگای ئەندام و کادیرەکانەوەڵم خۆگەر هێزێکی سیاسی مەسئولانە بێتە پێشەوە بڵێ لەم کاتەیە من ڕەنگە ئامادەی ئەوە نەبم کە دەسەڵاتی سیاسی وەرگرم ڕەنگە ئەندام و کادیرەکان هەموو لێ هەڵگەڕێنەوە ینی دەنگ بەرزکەنەوە کە من ئەو هێزانەی یاخود ئەو ئەندام و کادری ناو هێزانەی کە بە پەراوێزی سیاست ڕازی بن مامۆستا کە بەڵام پەراوێزی سیاستم دەبەسم هێزە حکومڕانەکان نییە ئەوانی کە مەسەلەن بۆن من بە جۆرە لە جۆرەکان دەستیان بەسەر دەسەڵاتە گرتووە بەس پەراوێز مەبەستم ئەوەیە کە هێزە پەراوێزەکانی کە لەگەڵ خەڵکان یا بە جۆرێکی کە بێڵم ئەو هێزانە کە معارەزەن یعنی ئێستا وای لێ هاتووە خەڵگەڵێ معارەزە بوون چییە دەسەڵات موهیمە دەسەڵاتەوە هەیە پارەی ئەیە ئیمکانەتی ئەیە نازانم سوقلی سیاسی ئەیە نازانم ناوی هەیە کە من ئەو کەسانی کە ئەو ئەندام و کادیرانی کە بەم شێوازە ڕازین کە لە پەراوێزە خزمەتی میلەتەکەی خۆیان بکەن و هەروەها بەوە ڕازی بن کە مەسەلەن بۆن منە لە نزیکی خەڵکەکان بن و هەروەها ئاگان لە چوزانم لە شین و شایی خەڵکەکە بێ یعنی دەشێ هەموو هێزێکی سیاسی بە زووترین کات بگاتە دەسەڵات یعنی ئێمە ماوەیەکی بۆ دیاریکەین بڵێم لە ماوەی 10 ساڵی ترابێ کۆمەڵی دادگەری دەسەڵات وەرگێ وا نەبێ ئێمە مەسەلەن بۆن منە نایکی شتی وا گونجێ مامۆستا کاک پەیوەند جارێ بۆ ئێمەمانان کەمە بەڕاستی وا تەماشا ناکەین کە ئەم هەرێمی کوردستانی ئێمە تەنیا لە ڕووی کاری سیاسیەوە ناتەوا و بەجێما و شلوشێواوە زۆر ڕاستە مەوای نابینین بۆ باش نیە بەڕاستی بەڵکو ئەمە وای دەبینین کە لە ڕووی فیکریەوە لە ڕووی هۆشیاریەوە لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی ڕەوشتی و ئاکاریەوە لە ڕووی پەیوەندی ڕاست و دروست لە خزمەت خوادا لە خزمەت ڕێبازی پێغەمبەری پێشەوادا صلی الله عليه وسلم لە ڕووی برایەتی و تەباینی خۆوە یعنی ئەمە نوقسانی لە زۆر ڕۆ دەبین و لە ڕاستیدا دۆخە سیاسیەکە دەرهاویشتەی شێوەکانی دیکە دەرهاویشتەی لایەنە دواکەوتوەکانی دیکەیە ئەگە خەر لە ڕووی فیکریەوە ئەگەر لە ڕووی ڕەوشتی و ئاکاریەوە ئەگەر لە ڕووی پەیوەندی لە خزمەت خوادا ئەگەر لە ڕووی کۆمەڵایەتیەوە باش بێ بە تەکید دۆخە سیاسیەکەی خۆشی باش دەکات ئەوە لایەکی قەڵزیە کە وان نییە کە سەقفێکدا بندرێ ئەگەر ئەو لایەنە سیاسیە یا خەڵکەکەی خۆی تەمادارکە کاکە من دوای ئەوەندەی کە واتان بۆ دەکەم خەڵکی شەیە ئاوا سیاست دەکا بەڵام من پێما ئەوە زیاتر خەڵکیش حاڵی بووە زۆرێکە لە چاواشەکردن و کڵاو لەسەری خەڵکنان و هەڵخەڵەتاندنی خەڵک من قەنەعەتیشم بەوەش نییە ئەوە یەک دوو بێگومان هەر لایەنێکی سیاسی هەکە دەڵێ لایەنی حیزبی سیاسی بۆیەتی کە واقع بگۆڕێ واقع سیاسی و ئابووری و کۆمەڵایەتیەکە بگۆڕێ گومانی تێدا نیە
بەڵام نابێ خەڵکەکە وا تەمادار کاکە کە من ئەوەندەی دیکە ئاوا دەکەم و ئاوا دەکەم و نابێ خەڵکی بۆیە لەگەڵی دابێت کە ئەوەی بۆ دەکات بۆ چونکە ئەو کاتە ئەگەر ئەوە نەهاتە دی خۆجاری وا هەیە لایەنێک ئێمە ئەگەر وێنە بینی بە گۆڕان ڕۆژگاری 25 کورسیان نەهێنا لەسەر دەمی کاونوشیرواندا یەشێتی چەندی هێنا 18 کورسی ئایا یەشێتی ئامادە بوو لە دەڤەرەکەی خۆی بە تایبەت دەسەڵاتەکە تەسلیمی گۆڕان بکە نەخێر دوای 24 کورسیان شیان هێنا و هەر لە شوێنی خۆیان کەواتە لە بارودۆخی چووکو ئێستای هەرێمی کوردستاندا کە یەکێک لە بەرپرسانی یەکێتی گوتبووی ئێمە یەک کورسیش بێنین هەرۆ خۆمانی لە دۆخێکی ئاوادا تو خەڵکیشت لەگەڵدایە و دەنگێکی باشت پێدەن و کورسی باشیشت هەیە لە پەرلەمان بەڵام دۆخە سیاسەکە ڕێگەت نادا ڕێگەت نادا یا بە هەر حاڵ بربەست دروست دەکات و ئەوانە کەواتە نابێ خەڵک بەو تەمایە کە کاکە با بچین یەکسەر ئەوە دەکەین گۆڕانکاری سیاسی دەکەین و ئەگە گۆڕان سیاسەکە نەبوو ئەو کاتە ناومێد دەبێت کە من پێم وایە دوای ئەو شکستێ بەسەر گۆڕان هات بە بۆچوونی خۆ من بەدڵ سۆزانش قسە دەکەم هی ئەوە بوو کە کاتی خۆی سەقفی چاوەڕوانی خەڵکیان زۆر بەرز کردەوە دوایش وایان بۆ نەهاتە دی چەندی خەتای خۆیان بوو خەڵکەکانیان دامەزراو نەبوون کە کارتێکراو نەبن بە ملاولا و چەندی خەتای تەرەفە بەرامبەرەکان بوو لێ نەگەڕان ئەوە شوێنی قسە لێکردنە بەڵام پێم وایە هۆکاری سەرەکی ئەوە کە دوای ئەبەو شێوەی لێ هات ئەوە بوو کە سەقفی چاوەڕوانی خەڵکی زۆر بەرز کرابەوە دوایش خەڵک ئەوەی کە بۆی کۆ ببوونەوە بۆیان نەهاتە دی بۆیە تەچینەوە بۆیە من پێم وایە بەڵێ دەبێت ئەوە بگوترێت کە ئێمە دەمانێت گۆڕانکاری بکەین و دەمانەوێت کە ئەم دۆخە سیاسی هەرێمی کوردستان بەسەر خەڵکدا سەپێنراوە بیگۆڕین و پێم وایە هەر لایەنێکی سیاسی ئەوانەڵێ مانە بۆ ئەی بۆچی لایەنی سیاسیە بەڵام نابێت هەمووی لەوەدا خولاسە بکرێتەوە و نابێت خەڵکیش تەنیا بۆ ئەوە لەگەڵدا بێکەوە بکەیت بەتایبەت ئێمە کولانێکی ئیسلامی دا تۆ تەماشا بکە ئەگەر وێنە بینیوە پێغەمبەران عەلەیهیمو السەڵاتو وەسەلام هیچ پێغەمبەرێکم نەبینیوە بەڵێ خەڵکینە لەگەڵم بن ئاواتان بۆ دەکەم و دوژمنەکەتان ئاوا لێ دەکەم قەت وایان نەفەرمووە تا پێغەمبەری خاتەم صلی الله علیه وسلم کە پەیمانی یەکەم و دووەمی عەقەبە لە نوێنەران یەثریب وەردەگرێ دەفەرمێ ئاوا بکەن و ئاوا بکەن و ئاوا بکەن دەڵێن ئەی لە بەرامبەردا دەفەرمێ لەکم الجەنە بەهەشت ناڵێ ئەم دۆخی مەککە و مەدینە یاخود نیوە دورگەی عەرەبی دەگۆڕین و ئێوە دەبن بە حوکمڕان وا نافەرمێ بۆیە بەتایبەتی بۆ ئێمەمانان بەڵێن خەڵکی دیکە کە زۆر حسابی قیامەت و لای خواناکە ئەوە کەیفی خۆتی وەڵا ئێمەمانان دەبێ بەڕاستی زیاتر حسابی ئەو بکەین کە کاکە ڕەزامەندی خوا لەوەدایە و ئێمە کارە سیاسیەکەش بۆیە دەکەین وەکو عیبادەت و تاعاتێک پێی هەڵدەستین کە ڕەخنە دەگرین کە کارێک دەکەین کاری خێرخوازی دەکەین کاری فکری دەکەین کاری سیاسی دەکەین کاری دیبلۆماسی دەکەین مەبەستمانەوەی و تاعاتێک خوا لێ معقوبڵ بکە دەبێت بەو هاندەر و بەو پاڵنەرە بێ ئەو کاتە دەگونجێ خەڵکەکە هەتا ئەو هاندەر و پاڵنەرە هەتا ئەو ئیمان و عەقیدەدا هەبێت لەگەڵتا بەردەوام بێ بەڵاوکو گوتم ئەوە تێک ناگیرێ لەگەڵەوەدا کە بەڵێ ئێمە دەمانەوێ وەڵاهی بۆم بکرێ سپەینی ئەم شێوە حوکمڕانیەی کە ئەم دەسەڵاتی ئێستا سەپاندوێتی بەسەر خەڵکی ئەم وڵاتەدا کە زۆرینەیەکی مزەیەف و ساختە دروست دەکا و پارە ئیمکانیاتی خەڵکی ئەم وڵاتەی بەدەستەوە گرتووە کۆمەڵێک ماکینەیەکی ئەعلامی پێ دروست کردو لە سۆشیال میدیا و لە کەناڵی ڕەسمی و غەیری ڕەسمی خەڵکی پێچەواشە دەکا و پارەیەکی حرامی زۆری بەدەستەوە گرتووە وەلای خەڵکی پێدەکرد خەڵکی پێدەکاتە کۆیلە وەڵاهی دەسەڵاتم بێسپێنێ ئەوە هەمووی دەگۆڕین بەڵام ئەنجا خۆ کە دەسەڵاتەکە کەی دەبێت خەڵک لەگەڵت دابێ کە خەڵک لەگەڵت نەبوو خەڵک هاوکارت نەبوو پژگیرت نەبوو چی دەکەی ینی خۆ پێغەمبەرانیش عەلەیهیمو السەڵاتو وەسەلام ڕەوایەتی خوایی و ئاسمانیان هەمیشە هەبووە بەڵام هەتا ڕەوایەتی خەڵک و زەمینیان بۆ پەیدا نەبوو ناتوانێت گۆڕانکاری لەسەر ئەرزی واقع بکەن ئێمەش خۆ هەر شوێن کەوتووی پێغەمبەرانەیەن عەلەیهیمو السەڵاتو وەسەلام و چاوەڕوانیمان لە خەڵکەیە کە ڕەوایەتی خۆیانمان پێ بدەن ڕەوایەتی زەمینیمان پێ بدەن بۆی بتوانین لەسەر ئەرزی واقعەکە بگۆڕین مامۆستا کۆتا پرسیارم لەم بەرنامەیە لەم ئاڵقەیە خەڵکی ئێمە هەمیشە بە دوای بەهانەوەیە
بەهانە بەوە ناکە کە ئیش بکات مامۆستا بەوەی کە دەستی بگیرە و ئیش نەکات ینی بەجددی ئەمە ڕاستە کە خەڵک بە دوای بەهانەیە کاگەڕێک کە بە جۆرە لە جۆرەکان بیخەڵەتێنێ ینی بۆەوەی کە بیکاتە پاسا و بیکاتە عوزر بۆی کە ئیش نەکا ینی دۆخی ئینسانی ئێمە وای لە ئاتۆ مامۆستا ئەوێ ئیش نەکا و هەموو شتێکی هەبێ قسەکە لەسەر ئەوەیە مامۆستا پێویستە خەڵک چی بکە ینی خەڵک لە جێەوەی کە بە دوای بەهانە بگەڕە و دانیشە و گوێ هیچ نایەتێوەکو جەنابیشت وتت لە سا 25 بەشداری هەڵبژاردننی کردووە لە سا 75 هەر هیچی نەکردووە قسەکە لەسەرەوەیە ئەها بەهانەی دەستکەوتەوە بۆی کە لە ماڵەوە دابنیشە و نەچێت بۆ سنووقەکانی دەنگدان قسەکە لەسەرەوەی مامۆستا بەجددی بە دوای بەهانە بگەڕێن بۆ ئەوەی کە ئیشکەینیان بۆ ئەوەی کە ئیش نەکەین وڵا کاک پەیوەند هەر کەسێک بە دوای بەهانەی ئیش نەکردندا بگەڕێ کەس بەهانایەوە نایە هەر کەسێک بە دوای بەهانەی هەڵخزان و سستی و تەمبەڵی دابگەڕێ کەس بەهانایەوە نایە دەبێت خۆت خی پەروەردگار دەفەرمێ وەقولی عەمەلوو یا کوردواری خۆمان دەڵن کاکە لە تۆ حەڕەکەت لەخوا بەرەکەت یعنی گومانی تێدا دەبێت خۆمان خەمی خۆمان خۆین و خۆمان مشوری خۆمان خۆین و ئەم واقعە دەبێ بزانێ کە بەدەستی خۆمان ئەم واقعەمان دروست کردووە جاری کەس لەما بێ ئەو وێنەیەم جێراوە تۆ دەڵە کابراەک جارێک دەچێت دەوێت لە ڕووبارێک بپەڕێتەوە ڕووبارێکی قوڵ دەبێت دیارە تەماشا دەکا خەڵک بەلەمە کەڵەکە هەرچی هەیە یەکی دینارێکی خۆیان دەدەن یا چەند بۆ عوملێ ئەو کاتە دەیدەن و دەپەڕنەوە ئەویش کە دەچێت بۆوێ دەڵە جا چ مەجبورم دینارێک دەدەم وەڵا خۆم دەفەڕمەوە دەڵێن چۆن دەکەی دەڵێ پۆشاکەکانم لێری خۆم دەبەستم لە پشتم و مەشکەیەک دێنێ مەشکەیەکی پێ دەبێت فوی تێدەکا و زارەکەی دەبەستێ و خۆی دەخاتە سەرێ ئەوە بڕوا بۆ ئەوبەر دەڵێ دەگاتە نێوقەدی ڕووبار پەلێکی تێڕادەچێ یاخو زارەکەی دەبێتەوە مەلەش نازانێ دەکەوێتە پەلە قاژەی مەرگ هاوار دەکات دەڵێ دەفریان وەرن لەو بەرەو پێی دەڵێن یەداکە ئەو کەتا وەفوکە نەفەخ هەردوو دەستی خۆت گریان لێداوە و بەزاری خۆت فوتێ کردووە چۆن خۆت دەربازەکەی دەرباسکە لە ڕاستیدا ئەوەی کە پێی وایە دەبێت بۆ بەهانە بگەڕێ بۆ هەڵخزان و سستی کاکەم واقع خۆت خۆمان دروستمان کردووە هەر ئەو جۆرە بیرکردنەوەیە ئەو جۆرە بیرکردنەوەی کە تۆ پێت وایە هیچ ناکرێت ئێستا تۆ تەماشا بکە لە وڵاتانی ڕۆژئاوا نازم جاریکە جێڕابەتوانە بەڵام شتێکە دەهێنێ بیجێڕەوە جارێک لە نوردنبێرگ میوانی برایەک بووین کە عەبدولساریشم لەگەڵدا بوو یەکی قسەیەکی خۆشی گێڕایەوە گوتی مامۆستا ڕۆژێک من لە شەقامێک دەپەڕیمەوە گوتی کابرایەکی بەتەمەنیش دەیویست بپەڕێتەوە دەبێ کورد بوو بێ عەرەب بوو بێ ئەوانە بڵێن غەیرە ڕۆژئاوایی بۆ غەیرە ئەڵمانی بوو نوردنبێرگ شارێکی ئەڵمانیە گوتێویش تەماشای کرد سارە دیار نین سوور بوو لەوێت تەمان ئەگە سوور بێ نەک سارە نەبێ نەفەرش نەپەڕنەوە گوتێویش خۆی تێکرد بپەڕێتەوە وتی پیرێژنێک بە دوای کەوت گۆسانێکی پێبوو سەگێکیشی پێ بوو توڵانی سەجی گچکە وتی وەڵام گۆسانەکەی لە پشتەوە لێرە کرد ینی ئاڵقەی گۆسانەکە نییە لە قەفی گۆسانەکەی لە پشت ملی کرد ڕای کێشا دی کابرا ئاوڕێدا وتی چیت دەوێ چی سەبر بگرە هەر کاتێک ئەو سەگەی مرد دی پەڕیەوە تۆش وە پەڕە کابرا تەریق بۆ گەڕایەوە وتیانی بەقەدە توڵەیەش پابەندی بە قانونەوە جا لەوێ ئاوایە خەڵک یەکێکی کە هەر لەو مەجلسا بۆی جێڕام وتی مامۆستا ڕۆژێک نەفەرێک بینی بە کلێن سەیلوتی سڕی و کلێنسەکەی فڕێدا تی کابرایەکی بەتەمەن تی هات بەلایەوە هات تی هەڵی گرەوە هەڵی ناگرمەوە تی هەڵی گرەوە بی کە تەنەکەی زەبڵ ئەگە نا شوڵتە بانگ دەکەم تی وەڵا کابرا زانی جدی دێوتی وەڵا هەڵی گرتووە لە جیرفانی هاویشتەوە یەکاگە خۆوە وەزیر نەبووە و مدیر نەبووە و سەرۆک نەبووە هاوڵاتیەکە چاوەکەی من زۆر جار گوتوومە کۆمەلگا کە دوا دەکەوێت بە هەموویەوە دوا دەکەوێت ئێستا ئەو شێوە حکومە دواکەوتوانە کە بەسەر ئەو خەڵکەدا فەرز کراوە چەند خەتای حکمڕانە گەندەڵەکانە هێندەش خەتای خەڵکەکەیە کە دواکەوت و بێهەستونەستە بێهەستونەستە من لەو دوایانەدا وتارێکمدا و دوای کراوە بە نامیلکەیەکی گەنج و هەست و هەڵوێست دەبێت هەستمان هەبێ و بە پێی هەستەکەش هەڵوێستمان هەبێ لە ڕاستیدا میلەتێک و کۆمەلگایەکی خاوەن هەست و هەڵوێست
خاوەن هەستی جوان و ڕێک و خاوەن هەڵوێستی پڕەپێستی ئەو هەستە قەت ناگونجێ بەو شێوەی حکم ڕامنی بکرێ ئیدارە بدرێت بۆی ئەوانی کە لە بیانوو دەگەڕن بۆ هەڵخزان و سستی و تەمبەڵی ئەوە واقعەکەیە کە دەیبینن و پێشیان وانە بێت تەنیا بۆ وەلی دەرباز دەبن بەخوا بۆ قیامەتش گوناهبارە خی پەروەردگار دەفەرمێ احشروا الذين ظلموا وأزواجهم ئەوانەی ستەمیان کردووە و ئەوانەی وەکووان بوون لەگەڵ ئەواندا بوون پێکەوە کۆیان بکەنەوە باوانە زانێت تەنیا لێرە لێ دەردەچێت وەڵا جا بڵین چیەوە دەوە قەناعەتمان کردووە و کە تۆ تەماشا بکە کاکە پێوە ئێستا جاران خۆ لە 2011 کە خۆپێشاندان دەکرد لە بەر دەرچی سەرای سلێمانی سەرا بوو سەرای ئازادی بڵێ ئازادی کاکە خۆ خەڵک هەموو شتی هەبوو موچە هەبوو وە نەبوو تا ڕادەیەک مەسەن نەوت هەبوو بنزین هەبوو چی هەبوو ئەو شتانە هەمووی هەبوو بەڵام خەڵک داوا هێندی شتی دیکەی دەکرد ئێستا ئاستی خەڵک ئەوەندە دابەزیوە جا من قەت لەگەڵ ئەوە دانیم زۆر ماستا بۆ خەڵک بکەیت قەت یا لە ڕقی دەسەڵات بڵین کاکە خەڵک زۆر زۆر چاکە نەوانە خەڵکی زۆر چاک حکمی ڕەشید و چاک نەبێ قوبوڵی ناکە بۆ معلوماتت ئەمە قەت ماستا بۆ خەڵک ناکەم باشە ئێستا و خەڵکەکە هەمووی وای لاتووە ئەگەر موسەیەکی باشی بدەنێ و نەوت و غاز و کارەبای هەبێ چیکەی ناوێ هەتا من گوێم لە یەکێک لەوانەیە بوو کە قسەی دەکرد کە پێم وایە بۆنی دەسەڵاتی لێ دەهات لەوانەی کە ئەو ڕاگەیاندن کارانە کە لەگەڵ سۆرێکی حکومەت دانیش بوون دەگوێت تۆ بەس کارەبامان بۆ چاکە بۆ هەر ژیان هەر ئەوەندەیە ئەمە جارێک لە بەرپرسێکی ئێرانی دانیش بووم وەفدی هەرێمی کوردستان بووین وتم کاکە ئاگاتان لە خەڵکی کوردستانی ئێرە بێ کوردستانی ئێران تی شێخ هەمووی لولەکەشی بۆ چۆ بەرق و کارەبای هەیە و هەموو شتێک هەیە و وتم جا مرۆڤ تەنیا بە جەستەیە تەنیا بە کارەبا و بە ئاو بشی کوا وەزیرێکی کورد کوا پارێزگارێکی کورد کوا فەرماندارێکی کورد بە کاکە خۆ خەڵک ڕەوەندەی ناوێ لە ڕاستیدا یعنی ئەگەر داواکاریەکانی ئێمە هێندە بچووک بنەوە خۆمان هێندە لا بچووک ببێتەوە تەنیا گەدەمان تێرکەن و گیرفان مەشتێک شەرعانەی تێدا بێ مانە ئەمە بووین بە کائینێکی زۆر سەیر یعنی کائینێکی زۆر متەواضع کائینێک کە تەنیا بیر لە شتە مادیەکان دەکاتەوە بیر لە هەستە معنەویەکان ناکاتەوە بیر لە ئازادی ناکات بیر لە کەڕامەتی مرۆڤ ناکاتەوە یاخۆ دەگە هەر خۆمان باش بین و خەڵک هەر چۆنێکی بێ مانایان بووین بە کائینێکی ئەنانی خۆپەرست کە چاومان خەڵکی دیکە نابینێ بۆیە دەبێت لێرەوە گۆڕانکاری بکرد لە شێوەی بیرکردنەوەمان لە شێوەی هەست و نەستمان ئەو کاتە من دڵنیام ئەگەر خەڵکێک ئاوە هۆشیار و بێدار بێ کەسانێک کە حکمی دەکەن خۆیان وەکو خەڵکەکە لێ دەکەن و زۆر جار گوتومە لە ئەوروپا و ڕۆژئاوا چەندە ئازایەتی حکمڕانانە پابندن بە سیستمێکەوە دادگەرانە ڕێک حکم بکەن شەشێندە ئازایەتی خەڵکەکەی کە لیان قوبڵ ناکەن بەڵام لێرە چەند خەتای حکمڕانانی گەندەڵ و ئەوەیە خراپەکارە شەشێندەش خەتای خەڵکەکەیە کە بێ هەڵوێست و بێ هەست و نەستە و هەر چۆنێکی بێت تەسلیمی واقعەکە بوو لە بەرامبەریدا بێدەنگە سوپاس دەکەین مامۆستا ئەڵقەیشمانە 104شمان کۆتایی هات بەویستی خوای گەورە ئینشاءڵڵا لە ئەڵقەکانی داهاتوودا بەردەوامە بین لەسەر گفتوگۆکانمان خوا پشتیوان بێ من سوپاست دەکەم سوپاس دەکەم کە نەفەست لەگەڵم درێژە جاری وا ڕەنگە توێژ بپەڕێنم لە سنووری کاتەکە و مشکل نێ مامۆستا سوارچەوەی پرسیارەکەت من هەر حەزەکەم ینی تەفاسیل بۆی چونکە ئیشی ئێمە ئیشکردن لەسەر هۆشیاری خەڵک پێویستی بە تەفاسیل هەیە ڕاستەکەی سەبرم خەڵک جارێەوە بە درێژیش تێناگات بە کورتی ڕاست دەفەرموون بۆ خەڵکی عاقڵ سپاس دەکەم دەست خۆش بەڵە خۆشەویستان بەم شێوە گەشتینە کۆتایی ئەمەڵقەیشمان تاک بە یەگەشتنەوەیکی دیکە هەمووتان بەخوای گەورە هەسپێنین خواتان